ناوەڕاستی ئەم مانگە وەرزی قەدەغەکردنی ڕاوەماسی لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات. ڕاوچیانی ماسی بە گرنگیەوە لەم ڕاگرتنەی ڕاوی ماسی دەڕوانن، چونکە پێیان وایە یارمەتی دەرێکی باشە بۆ پاراستنی سامانی ماسی لە هەرێمی کوردستان. بەڵام بەو مەرجەی ئەو ڕێگریە بۆ هەمووان بێت و کەسانی بەرپرس و دەستڕۆیشت و یاسای قەدەغەی ڕاو پێشێل نەکەن. ئەمە لە کاتێکدایە بە پێی وتەی ڕاوچیەکانی سەربەنداوی دەربەندیخان بەشێک لە پرپرسانی حیزبی و حکومی لەو سێ مانگەدا کە قەدەغەی ڕاوەماسی ڕاگەیەندراوە بە تەواوی ئامێرەکانی ڕاوەوە دێنە سەر ئاوی بەنداوەکە و ڕاوی ماسی دەکەن. بەڵام ئەم مەنعە ئەگەر بە باشی بکرێت ئەوە سوودی زۆرە بۆ ئەم سەرچاوی ماسیەکە. ئێمە تەنها دوو بەحرمان هەیە، تەمەن بەحری دووکانمان هەیە لەگەڵ بەحری دەربەنیخان کە سەرچاوێکی زۆر باشن بۆ خواردنی ماسی. بەڵام ئەو مەنعە بەداخەوە هەندێک کێشەی تایە، چکە زۆر جار مخالفات ئەکرێ. هەر خۆتان لە کەناڵەکانە زۆر جار ئەیبینن، ئەم ساڵی ژەیبینن کە حکوومەت ئاسایش خەڵک ئەگرێت و چەندین بەلەم و تۆڕ دەستی بەسەر ئاگیرێت. خۆزگا حکوومەت بیتوانێت تۆزێ جدیتر بووە لەو بابەتەیە. هەرچەنە کێشەی دارایی هەیە ئەمەی دروست کردو. کێشەی دارایی بەسەم بۆ نمونە من ئاگام لێرە و لە دوکانیش زۆر جار جەماعەتی بڵێن دارستان زەورەقی خوانێ تایبەت کە دەرەچێ بۆ بابەتە ئەڵێ بەنزینمان نییە. یەکێ لە شێشەکان ئەوەیە بەنزین معقول نیانی بەنزین نەوێ بۆ ئەو کارە. بەراورد بە ساڵانی ڕابردوو بەهۆی کەمبوونەوەی سامانی ماسی لە دەریاچەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت لە سنووری دەربەندیخان و شارە زۆر لایەنی پەیوەندیداری ناچار کردووە لە وەرزی قەدەغەی ڕاوەماسیدا بە سەدان پەنجەماسی بخەنە ناو دەریاچەکەوە. لە سێ مانگی قەدەغەی ڕاودا پۆلیسی دارستان دەست بەسەر هەموو جۆرە ئامێرێکی ڕاودا دەگرێت کە لە دەریاچەکان دادانراوە. بەڵام ئەگەر هاتوو ماسی زیندوو بە تۆڕەکانەوە بوو ئەوە لە تۆڕەکە دەکرێنەوە و ئازاد دەکرێن. خۆ ئەگەر هاتوو ماسیەکان مردار بووبوونەوە ئەوە لە زیادکردنێکی ئاشکرادا دەفرۆشرێت و داهاتەکەی ڕادستی دادگای ئەو سنوورە دەکرێت. بەڵام بەداخەوە لە گەڕانەوەکانە بۆ مەنتیقەی زمکان و ئەوانە هەرچەنە پۆلیسی دارستان توانیوانە تا ڕادەیەکی باش بنبڕی بکەن. بەڵام خۆتان نەزان بە قاچاق ڕاوەماسی دەکرێت و تۆڕی ورد هەر بەکار دەهێنرێ. زۆر جار کارەبا بەکارێنرێ کامانە هەمووی ئیجراعاتی بەرامبەر ئەکرێ و سزای بەرامبەر ئەدرێت. بۆ ئێمە داوامان لە حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی کشتوکاڵ و لایەنە پەیوەندیدارەکان هەیە کە مستەلزەماتی پۆلیسی دارستان لە ئۆتۆمبیل لە بەلەم لە بەنزین لەوانە کە بەکاری هێنن بۆ چۆنەڵی قەدەغەکردنی ماسی بۆیان دابین بکەن بۆی بتوان ئیشەکانی خۆیان هەرچەند بە باشی کردویانە بۆی بتوان باشتری بکەن و بتوان ئیجراعات زیاتر بکەن و بتوانن ڕێگری بکەن لەو خەڵکە نەفس زمانی کە لە مۆسمی ڕاوەماسیە ڕاوەکەن. ماسی زیندەوەرێکی ئاوی بەسوودە و سەرڕای ئەوەی بەدەیان خێزان بژێوی ژیانێ لەسەر ئەم پیشەیەیە دەرفەتێکی باشیش بۆ ئارەزومەندانی ڕاو دەرەخسێنێت. بۆ ئەوەی چەند ساتێک ناوەندی شارەکان بەجێ بهێڵن و چەندین کاتژمێر لە چاوەڕوانی ڕاوکردنی ماسی بە دیال تۆڕ و قولاپەکانیانەوە لە ناو دەریاچەکاندا بمێننەوە و هەندێک کاتیش بە دەستی خاڵی و بە ماندووبوونێکی زۆرەوە لەگەڵ ئاوابوونی خۆر دەگەڕێنەوە ماڵەکانیان. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.